کلیسای بالتالموسی پیروز. نه دروست خوێنمەوە. ئێرە کوێیە؟ ئاخر یانی چی؟ دەبورن کاکە، کلیسا یانی چی؟ ئەم کلیسایە هەرو کەنیسەیە دەرگای هۆزی جوولەکەیە؟ نە براکەم، ئێرە کەلیسایە شوێنی عیبادەتی مەسیحیەکانە. مەسیحیەکان؟ عیبادەتگا؟ چ دەوێ براکەم؟ ببورن، ئەوە چییە؟ چۆن نازانی؟ مەگەر تۆ بوت پەرستی؟ نه تەنیا پرسیم. ئەمە پەیکەرەی گەورەی ئێمە مەسیحە کە لە خاجی پیرۆز دراوە. خاجی پیرۆز؟ ئەرێ پەیکەری مەسیح؟ ئەرێ وا دیارە ئێستا خاج و پەیکەری پیرۆزت نەدیوە. نەمدی بوو، سپاست دەکەم. لە لطفیەوە سپاس دەکەم قوربان. خدا حافظ. هەنا بەخوا دەبم چەندە قیافی ئاشنایە. نازانمەوانە تووشی هەڵەبوون یا من. ها ببورن کاکە گیان، لەکوێ دەتوانم ڕێنان بکڕم؟ ئالەولاوە بەخۆبە. سپاست دەکەم. ئەم تیکە بگرێتەوە. فەرموون. هێندە نانم دەوێت. بزانم تۆ هەر ئەوە نەبووی کە ئەمڕۆ نێوی ئەم شارە لە من پرسی؟ ئەرێ هەر چەندە نانت دەوێ هەڵگرە. بەخت ڕووی دێکردوین ئەم غەریبەیە خەزێنەی دیتۆتەوە.
هیچ دڵنیان دەڵێم تا ئەو جێگایی کە خەزینەکەمان پێ نیشان نەدا دڕزگاری ناکەین ئەسلیەڵ ناگرین. غەریبە چەندە لەم سکانە دۆزیوەتەوە ها؟ تێناگەم دەڵی چی؟ پرسی چەندانە لەم سکانە دۆزیوەتەوە. من لە مەبەستیەوە تێناگەم کاکەژان. بڕوانە غەریبە ئێمە نازانین تۆ خەڵکی کام شاری، بەڵام هەوڵ مەدە ئێمە فریو بدەی. فریو بدەم؟ بۆچی فریوتان بدەم؟ ها؟ نازانم بەچی قساکەن. ئەم خەزێنەیەت کەی و لەکوێدا دۆزیوەتەوە؟ خەزێنە؟ من نەخەزێنەم دۆزیوەتەوە و نەدەزانم ئێوە دەڵێن چی. ئەگەریش دەتانەوێت هەڵیگرن بۆ خۆتان، باقیکەشیم ناوێ. هەڵیگرن باقیم ناوێ؟ بۆکوێ؟ سەبرکە بزانم بۆکوێ دەچی؟ بیر لە هەڵاتن دەستی ئێمە مەکەوە. بڕوانە غەریبە بە قازانجی تۆیە کە لەگەڵ ئێمە ڕێککەوی، ئەوەندە تەماکار مەبە. ئەگەر مەموران بزانن هەم خەزێنەکرد لێ دەست دەچێ و هەم تاوانباریش لەبی و ئیدی هیچ بە تۆ ناگات. کەوایە باشتر عاقڵ بیت ئەگەر سڵسێکی بدەی بە ئێمە ڕێگای خەرجکردنی باقیەکەش بە تۆ نیشان دەدەین. قسە گەوجانە چییە ئێوە دەیکەن؟ شێت بووە؟ کوێ؟ ڕاوەستە بۆ ئەوەندە ناوێڵی تۆ بە تەنیا ببیتە خاوەنی ئەم خەزێنەیە، ڕزگارم ناکەی. ڕۆ ناچن! کە بزانم نایڵم دەرباز بیت، نایڵم دەرباز ئەی خەڵکینە ئەم پیاوە خەزێنەی دیتۆتەوە، دەیەوێ هەڵێن نایەوێ ماڵیات بدات، پێشی پێ بگرن، دەبێ شوێنی خەزێنەکەمان پێ بڵێ بیگرن. نامان ناوانەوێ هەڵێن، نەرێڵن هەڵێن، دەبێ شوێنی خەزێنەکەمان پێ بڵێ، دەیەوێ ماڵیاتیش نەدا ئەم پیاوە، خەزێنەی دیتۆتەوە خەزێنە. چی بووە؟ وەرن با بڕۆن.